شتێکی کەشم بیستۆ کە شتێکی زۆر باش بەکار هاتیە لە مەوادەکان. بەڵێ ئەو بەنداوی ئێستا دروست دەکرێت پێ دەرێن بەنداوێکی کۆنکریتیە بەڵام بە زۆری RCC ڕۆلەر کۆمپاکتد کۆنکریت کە بۆ یەکەم جارە لە هەموو عێراق بەندا بەو شێوەیە دروست بکرێن. خۆشبەختانە بە تیمی ناوخۆیی توانیمان دەست بەکار بکەین ئێستا بینیتان نزیکەی بە گەیشتین بە 30 مەتر بەرز بوونیەوە ینی هەموو جۆدی خۆمان با بچینە با پێشتان زۆری ئەوکە بووە ئەوە زۆرێکە لە کۆنکریت فەرقەکە لەگەر کۆنکریتی ئاسایی چێکەوەی لە خامی ماڵان بەکاردێ و سەقفی ماڵانی پێ دروست دەکرێت ئەوە چیمەنتۆی زۆر کەمترە کەواتە کولفەی کەمتر بوو ئاوی زۆر کەمترە کەواتە کە ئاو چیمەنتۆ کەم کردەوە هایدرێشن ڕوونادە یعنی درز و دروست نابێن لە لاشەی بەنداوەکە زۆر ئیشکردنەکەی سەریعە کاتێکی زۆر کەمتر دەوێت لەوەی بە کۆنکریت هەم ڕۆژە قالە بەستە و شیژ بەستە و هەفتەیەک لێگەڕی خەریکی ئاودان بە ئەوە لەگەری دەڕۆی و بەردەوام دەبیتن یعنی ئەوە زۆرێکی تازەی لە دروستکردنی بەندا و زۆر وڵاتەکەم بەتابەت تورکیا ئێستا بەندا هەر بۆ زۆرە دروست دەکات ئێران لە هەموو جیهان لەبەر ئەوەی وەکوتم کولفەی کەمە ئێستا ئاسانتریشە ئیشکردنی ئیشەکەی سەریعترە کولفەی کەمترە تۆزێک سەیفتریشە لە کۆنکریتی چکە تۆزێک فلێکسەبڵە ینی وەکو کۆنکریتی زۆر ڕیجید نییە لەگەر خوا نەخواستە بوومە لەزێک یەکسەر ببیتە درست ئەوە هەوە نییە ئەوە ئێستا ئەوە کۆنکریتەکە کە ڕووکرا گەڵابە دێ ڕووی دەکا بە بلدۆزەری فەرشی دەکەن عادی دەپەسێتەوە ئەوە پێی دەرن کۆنتراکشن جوینت ئەوە جوینتی دروست دەکەین بەوەی ئەوە لەبەرەوەیە تۆ لە کاتی گۆڕنی جە و درست بێ لەو جوینتە دروست دەبێتن باتەمەشا بکەین ئەو ئێستا بچینە سەر احتیاجە بە من هیچی لێ نایەتە ئەوە بە حسابەوەی کرا ئەوە هیچی لێ نەدام ڕاستە وڵایش یعنی شتێکی زۆر زۆر سەرنج ڕاکێشێکە کە دێ لە نزیکەوە ئەو پرۆژانە دەبینی ینی بەڕاستی یەکێکە لەو پرۆژانێک کە زۆر گرنگیش هەیە لە ساڵانەی دوای کە حکوومەت دروستی کردووە بەدڵنیایی ئێستا هەمان دەزانین لەمە دووە گەورەترین کێشەی هەموو ناوچەکە نەک بەس ئاوە ینی ئێستا دەبێ حکوومەت هەنگاو بە دروستکردنی بەنداو زۆر ڕاستە بەس پێم بڵێ مەسەلەن ساعات چەند دەست بە ئیش دەکەن ئێستا ئەمە لەبەر ئەوەی دەزانی بەندا زۆر گرنگە دەزانی خەڵک زۆر چاوەڕێزتەوە زۆر ئەمن بێرە داڕۆیشتم جارێکی ئەو بەنداوم دی چوومەوە مایرە باسم کرد گوتم بەنداوەکی زۆر گەورە دەکرێتن لە هەولێرە نێزەکانی زۆر دریان پێ خۆش بوو بەڕاستی ئێستا بەڕۆژ کارمەندانم بەڕۆژ ئیش دەکەن لە هەفتی بایم دەست بەکار دەبن تاوەکو پێنج خەریکی ئامادەکردن بۆ قالە بەستانەنە و بەشێک هەیە کارێکی پێدرین گراوتینگ ئەوانە دەکەن خۆمان بە دروستکردنی لاشەی بەنداوە کە بڵێن ئەوارسی کە فەرش دەکەین لە سەعات 5 ئێوارەوە دەست پێ دەکەین تاوەکو چاری بەرەبەیان 5 ئێوارە تاوەکو چاری بەرەبەیان گەرمایە لەبەر ئەوەی گەرمایە ئەوە یەک لە نامانەوێ لە مواسفات دەرچین ئەمە زۆر گرنج بە کوالەتی دەدەین یعنی لە ستاندارە جیهانیەکان بە هیچ شێوەیەک دەرنەچوینە ئینشاءڵڵا شتێکی زۆر باش دەبیتن بە چەند کاتی دێت ئاو بەنداوە پڕ ئاو دەبیتن بەپێ و دیراسەتی درێ هایدرۆلۆژی کە بۆی کرا دەڵێ بە 2 ساڵ بەزڵام وەکو دەزانی وەکو وتم گۆڕانی کەشوهەوە تەسیری کردووە باران دەبەستن بەڵام باران لە ڕوبەرێکی گەلێک زۆر دێت نزیکەی کەچمەت ئێریاکەی دەکاتە 132 کیلۆمتر یعنی لە ڕوبەری 130 کیلۆمتری ئەو چیای سەفینە دەبینی و بارانە لێوێ هەموو دەتێرە بەفر دەتوێت و هەموو دەبێتە ناو بەنداوە یعنی ئێستا بە حیساب بیتنەوە بەنداوەکەکەنە و چیای دەڕاتن ئەوەندە بەرز نابێت نەخێ بەس دەڵێم ئاوەکەیە ئاوەکە دەڕوا و جادەیە دەکەوتە بناوە ژێرە بسر دەبێت